بژی کۆمۆن، بژی دەسەڵاتی شۆڕاکان. ڕۆژی دووشەمە 18 مانگی مارس، ساڵ ڕۆژی پێکهاتنی یەکەمین حکوومەتی کرێکاری جیهان لە وڵاتی فەڕەنسا بوو کە بە کۆمۆنی پاریس ناوبانگی دەرکرد. کارل مارکس کتێبی شەڕی نێوخۆ لە فەڕەنسای بەم ڕستە هەردەم زیندوانەوە دەست پێ کرد. لە بەرەبەیانی ڕۆژی 18 مانگی مارسدا پاریس بە دەنگی هەوراسای بژی کۆمۆن لە خەو هەستا. کرێکارانی پاریس کاتێک کە بێتوانایی و خەیانەتی چینی دەسەڵاتدارەکانیان بۆ دەرکەوت، زانیان کە کاتیەوە هاتووە خۆیان قۆلی لێ هەڵماڵن و دەسەڵاتی وڵات بەدەستەوە بگرن و بارودۆخەکە بگۆڕن. کاتێک کۆمۆنی پاریس پێشەنگایەتی شۆڕشی بەدەستەوە گرت، کاتێک بۆ یەکەم جار کرێکارانی ئاسایی جەسارەتی ئەوەیان بەدەستێنا کە دەست بەرن بۆ دەسەڵاتی باڵادەستەکان، لەو کاتەدا دنیای کۆن بە بینینی ئاڵای سوور هێمای حکوومەتی کرێکاری کە بەسەر بینای شارەداری ئەو شارەوە دەشەکایەوە لەو پەڕی تووڕێی و داماویدا لەرزی و کەوتە پەلەقاژە. ئەم کرێکارە ئاساییانە لە جەرگەی دژواریەکی بێوێنەدا بەبێ خۆبەزلزانین و بە دڵسۆزیەوە بە چەشنێکی کاریگەر کارەکەی خۆیان بە ئەنجام گەیاند. بەرامبەر بە ئەم ئەرکە ئەوان تەنیا هەغدەستێکیان وەردەگرت کە بەوتەی یەکێک لە کاربەدەستانی باڵای زانستی بە زەحمەت دەگەیشتە یەک لەسەر 5 هەغدەستی سکرتێری شۆڕای ئیداری یەکێک لە مەدرسەکانی لەندەن. کۆمۆنی پاریس یەکەمین حکوومەتی کرێکاری لە دنیا و بەدیهێنەری دەوڵەتێک بوو کە چینی کرێکاری گەیاندە و ئاستەی کە بە هەنگاوی پتە و بەرەو دامەزراندنی کۆمەڵگایەکی کۆمۆنیستی ڕێگە ببڕێت. کۆمۆن شکڵێکی مێژوویی و دیاریکراو لە دەوڵەت بە تایبەتمەندی خۆیەوە بوو کە خەباتی چینایەتی ئەرکی دامەزراندنی خستبۆ سەرشانی پرۆلیتاریای فەڕەنسا. تەمەنی کۆمۆنی پاریس ئەگەرچی زیاتر لە 71 ڕۆژی نەخایاند و بورژوازی کرێکاران و کۆمەنارە قارەمانەکانی پاریسی خەڵتانی خوێن کرد، بەڵام دەستکەوت و ئەزموونەکانی خەباتی چینایەتی پرۆلیتاریای دژ بە سیستەمی سەرمایەداری لە دنیادا گەلێک بەهێز کرد. دەوڵەتی کارگەری کۆمۆن بوو بە ئۆلگویەک بۆ حکوومەتی کرێکاری و شۆڕایی ڕووسیا لە ساڵی 1970 زاینیدا. کرێکارانی ڕووسیە لە شۆڕشی مەزنی ئۆکتۆبردا گەلێک دەرسیان لە ئەزموونەکانی کۆمۆنی پاریس وەرگرت. ئەزموونی پێکهێنانی شۆڕاکان هەروەها لە ساڵانی 1357 و 58 هەتاویدا لە ئێران بوو بە ڕێنوێنی کرێکاران و زەحمەتکێشانی شارودێ. لەم ساڵانەدا بە سەدان شۆڕا پێکاتن و بە شێوەیەکی شۆڕش گێڕانە لە خەباتی جەماوەری و شۆڕشی ساڵی 57دا دەوری کارایان گێڕا. ئەوان لە ساڵی 58دا لە هەندێک شوێن کۆنتڕۆڵی کارخانەکانیان بەدەستەوە گرت. کرێکارانی دەرکراوی سەردەمی خەباتی جەماوەریان سەر لە نوێ بردەوە سەرکار و هەغدەستە دواخراوەکانیان پێدان. هەڵسوڕاوانی شۆڕاکان حساب و کتابی و کارخانانیان ئاشکرا کرد و بۆ وشیارکردنەوەی کرێکاران کەڵکیان لێوەرگرتن. هەغدەستەکانیان زیاد کرد و چەندین دەستکەوتی دیکە. بەگشتی شۆڕا جەماوەریەکان و شۆڕا کرێکاریەکان لەم دەورەیەدا گەلێک دەرسی بە نرخیان بۆ خەباتی داهاتووی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش بەجێهێشت. لە هەلومەرجێکدا کە بارودۆخی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی ئێران ئاسۆی مانەوەی کۆماری ئیسلامی لێڵ و تاریک کردووە، هێنانە گۆڕی حکوومەتی شۆڕایی وەک تاکاڵتەرناتیڤێکی شۆڕشگێڕانە و جەختکردنەوە لەسەر تایبەتمەندیەکانی دەوڵەتێکی لە چەشنی کۆمۆن گرنگیەکی تایبەتی هەیە. پێکهاتەی دەوڵەتی کۆمۆن لەگەڵ هەموو دەوڵەتە جۆراوجۆرەکانی پێشوو لە بنەڕەتیەوە جیاواز بوو. کۆمۆن لە کەسانێک پێکداهات کە لە گەڕەک و ناوچە جۆراوجۆرەکان هەڵبژێردا بوون. کۆمۆن دامەزراوەیەکی پارلەمانی نەبوو، بەڵکو دامەزراوەیەکی چالاک بوو کە هاوکات هەم یاساداڕێژ بوو و هەم بەڕێوبەری یاسا. بەم پێیە لە کۆمۆنی پاریسدا سەرجەم دام و دەستگاکانی ئیداری و پۆلیس کۆکرانەوە و جێگەی ئەوان کرێکاران و زەحمەتکێشانی ڕێکخراو لە کۆمۆندا کە هەڵبژێردرا بوون و هەرکات جەماوەر بە پێویستیان زانی با دەیانتوانی لایەن برن گرتیانەوە. بەڕێوەبردنی کاروباری کۆمەلگا کەوتە دەست کرێکارانی ڕێکخراو لە کۆمۆندا. حەقدەست و مافی ئەندامانی کۆمۆن و کارمەندانی خزمەتگوزاری گشتی لەگەڵ حەقدەستی کرێکاران یەکسان کرا.
هەموو پلە و پایە و ئیمتیازاتێکی ئاسایی کاربەدەستانی پایە بەرزی پێشوو لەگەڵ خودی ئەم کاربەدەستانە تێکەوە پێچرا. مارکس لە ستایشی کۆمۆندا نووسی چ نەرمونیانیەک، چ ئبتکارێکی مێژوویی، چ فیداکاریەک، چ توانایی فیداکاریکردنێک لەم پاریسیانەدا هەیە. مێژوو عەزەمەت و مەزنیەکی لەم شێوەیەی بەخۆیەوە نەبینیوە. ئۆژین پۆتیە خوڵقێنەری سرودی ئانتەرناسیۆناڵیش سەبارەت بە کۆمۆناردا قارەمانەکان و کۆمۆنی پاریس نووسی ئەو نەمردووە، ئەویان نایە پاڵ دیوارەکە و 1000 جار تیربارانیان کرد و چەپڵە ڕێزان بە نەعرەکێشانەوە ئاڵای خۆیان بە کۆڵانەکاندا گێڕا، ئاڵایەک کە جەلادی لە نێو زەلکاو دەرهێنایە دەر و هاواری کرد. ئەمەیە سزای تاوان. بەڵام وێڕای سەرکوت ئەو نەمردووە، بەڵێ کۆمۆن جاویدانە و بۆ هەمیشە زیندووە.